سلااو ئەم کاتە باش تای ماچێکم بیتێ چی بەمێ؟ ئەتای ماچێکم بیتێ تێنەگەیشت ئەتای ماسکێکم بیتێ ها ماس چ ڕەنگێکتان هەیە؟ ئەوانێ لێ باش ئەتوانین ڕەشەکەم بۆ حساب بکەین زۆر سپاس سڵاو باش کاکە تای ماچێکم بیتێ بەڵێ تای ماچێکم بیتێ تای ماسکێکم بیتێ بەڵێ چەند دانەتەوێت؟ وڵاستە سێ دانە بەچەنە؟ 150 سێ دانە 750 بێ زەحمەت کاکە کەرخانەکە لەکوێیە؟ چی عفۆم لێ بێنە کەرخانەکە؟ احترامی خۆت بێ کارخانەی چی؟ نا بڕێزم کتێبخانەکە پێیان وتم ئەوەی بەس خێناریشتم نییە بگورە دای لێ بکەم بەمە کتێبخانەکەی زۆر سپاس کاکە زۆر سپاس ماکەر لەکوێی؟ بگورە ماکەر لەکوێ؟